لەنەوتەوە لەو ڕۆژەوەی نەوت وەساوە لە مانگی سەی 2023ەوە هەموو ڕۆژێک ڕۆژانە 320,000 بەرمیل نەوت دەفرۆشن بە پاڵاوگەکانی خۆیان لەگەڵ تەنکەر. ئێمە دوایی بەڵگە بۆ داهاتی ناوخۆ خێنە ڕوو بۆ نەوتەکەژە خێنە ڕوو. واتە لە ماوەی ئەو 26 مانگا 250 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە. ئەگەر ئێمە تێکرا معدل تەنها 32 دلار حساب بکەین بۆ فرۆشتنی نەوت کە دوایی بە بەڵگە ئاماژەی پێدەم زیاترە لە 32 دلار بۆ بەرمیلێک، ئەوە هەرێمی کوردستان لە ماوەی نزیکەی 26 مانگا 8 ملیارد دلاری دەستهاتی هەبووە لە فرۆشتنی نەوت. واتە ئەکاتە 11 تریلیۆن و 200 ملیارد دینار. ئەگەر ئەو دەستهاتە نیوەی بۆ دەرهێنان و خەرجی کۆمپانیاکان بێت، ئەوە هەرێمی کوردستان مانگانە عەفو لەو 26 مانگا 5 تریلیۆن و 600 ملیارد دینار داهاتی هەبووە لە نەوت. 5 تریلیۆن و 600 ملیارد دینار داهاتی هەبووە لە نەوت. بە کورتی لەم دوو داهاتەوە لە داهاتی ناوخۆوە لە داهاتی نەوتەوە ئێستا ئەبێ هەرێمی کوردستان خاوەنی 8 تریلیۆن و 911 ملیارد دینار بێ کە 3 تریلیۆن و 13 ملیاری لە داهاتی ناوخۆوە 5 تریلیۆن و 600 ملیارد دیناری لە داهاتی نەوتەوە. تەنها داهاتی هاتوچۆی بەڕێوەبەرەتی هاتوچۆی سلێمانی مانگانە 22 ملیارد دینارە. تەنها داهاتی هاتوچۆی بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێر مانگانە نزیکەی 30 ملیارد دینارە. تەنها داهاتی بەڕێوەبەرەتی هاتوچۆی دوهۆک مانگانە 20 ملیارد دینارە. خەڵکی کوردستان ڕۆژانە شایەتەوە ئەزانێ کاتێک ساڵانە تازەیە کاتەوە بە 400-500,000 لێ دەرناچێت، کاتێ ئۆتۆمبیلێک تەحویلەکە بە ملیۆنێک لێ دەرناچێت وە سزاکانیش لەولاوە بابوەستێت. داهاتی گومرگ مانگانە 300 ملیارد دینارە. 20 دانە کۆمپانیایان داناوە لە خاڵە گومرگیەکان بۆی سەروەت و سامانیان میلەتە بۆ خۆیان بدزن، بۆ گیرفانی خۆیان بەرن، لە نەتیجەی ئەوە 150 ملیارد دیناری ئەمێنێتەوە. تەنها ئیبراهیم خەلیل بە پێی ژمارەی ڕسمی خۆیان کە ڕایانگەیاندووە مانگانە 6 ملیارد دینارە. تەنها باشماغ مانگانە 22 ملیارد دینارە. بەڕێزان باج داهاتی باج مانگانە 6-7 ملیارد دینارە. داهاتی وەزارەتی داد کە وەزارەتێکی فەرامۆشکراوە چیتە دادنووسێک وەرەقەیەک پێدا بە 15,000 20,000 25,000 مانگانە 10 تا 15 ملیارد دینارە. داهاتی شارەوانی مانگانە زیاترە لە 100 ملیارد